چی کات دەوالی هێلکە گونەکان پێویستی بە نەشتەرگەریە. بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێزان مەرج نییە هەموو دەوالیەکی هێلکە گونەکان پێویستی بە نەشتەرگەری بێ ئللا ئەگەر چەند حاڵەتێک یەکەمیان ئەگەر هات و دەوالەکە بووە هۆی پوکانەوە و کەمکردنەوەی خەباری هێلکە گونەکان یاخود بووە هۆی ئازارێکی زۆر یاخۆت بوو بە هۆی نەزۆکی. لەم حاڵەتانەیە پێویستە بە نەشتەرگەری چارەسەر بکرێت. نەشتەرگەریەکەش بە شێوەیەکی گشتی بە چەند شێوازێک دەکرێت. یەکیان هەڵدڕینە ئەوەی کەیان وردبینی یاخود مایکرۆسکۆپ و شێوازی کەش هەیە پێ دەڵێن هەناوبینی و لاپرۆسکۆپ. طبعاً ئێستا ئەوەی باوە لە جیهاندا نەشتەرگەریە لە ڕێگای وردبینی نەتیجەکەی باشترە ئەو نەخۆشەکەیش ئازاری حتمما کەمترە و دوور دەبێت لە ماکانی هەڵدڕینێکی زۆر. ئێستا لەگەڵمان بن چارەخوازێکمان هەیە لە ڕێگای مایکرۆسکۆپەوە نەشتەرگەری دەوالی هێلکە گونەکانی بۆ دەکەین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی